ئەی ئەوە بەینەکە ئەو شەڕە بژیداوە پێم ئەی خۆشم نازانم گلەیشی هەیەنێ ئەی نامەم ناردووە بۆم نووشیوەکە من کێم نامەی خوێندۆتەوە و جوابی نییە و هەر چاوەڕێم من چاوەڕێی جوابم بڵێ یاوەرە یادێم خوا ئەکا ڕۆژێک دێی لەسەر سەرمت دادەنێم خوا ئەکا ڕۆژێک دێی لەسەر سەرمت دادەنێم سناپەکەمە لەناو هاوڕێک شەکانە من بەش بە تەنها وێنەی تۆم لە ناجوانە کە وێنە دادەنێ خێرا دەیکەم سکرین شوت ئەی لە خۆشیا وەختە باڵ بگرم وەک پەڕەشوت کشێ من چۆن تێر ببم لە ڤیدۆی 30 سانیەی ئەمساڵ هەر نەهاتی گلەی بێ گلەی ئەمساڵ هەر نەهاتی گلەی بێ گلەی خوێنیتەوە و ناشم دەیتەوە وەڵام نامەمە خوێنیتەوە و ناشم دەیتەوە وەڵام وەڵامی سەلام فەرزە وا دەڵێ شەرعی ئیسلام هەر نەبێ بەنامەیەک بۆم بنووشە ناتوانم ناخۆشە چاوەڕوانی دەمێکە چاوەڕوانم هەر دەرناکەن لە ئیشکت هەرچی داناو زانایە خۆشەویستی لەگەڵ تۆ ئەوەی نیەتیمانە خۆشەویستی لەگەڵ تۆ ئەوەی نیەتیمانە ئەی ئەمشاڵ نەکبەتی شانی منی گرتووە خۆ تازەم زانیوە کەپڵەکەم شووی کردووە ئەزانم ڕۆژانە چەند نامەی بۆ هاتووە ئاخۆش چ دەوڵەمەندێ دڵی یاروی بردووە خوابی بڕێ ئەنتەرنێت دنیای خەرا کردووە ئاخۆ چەند دڵی وەکو من و تۆی لێ کردووە خوابی بڕێ ئەنتەرنێت دنیای خەرا کردووە ئاخۆ چەند دڵی وەکو من و تۆی لێ کردووە ئاخۆ چەند دڵی وەکو من و تۆی لێ کردووە خوابی بڕێ ئەنتەرنێت دنیای خەرا کردووە ئاخۆ چەند دڵی وەکو من و تۆی لێ کردووە ئاخۆ چەند دڵی وەکو من و تۆی لێ کردووە
هەم شەیرەکە و وەڵامیش ناداتەوە حەز دەکەم بمکوژێ و کاری وا نەکاتەوە کشێ من تۆم خۆشەویست خۆ ئەتۆ شەڕوا بووی بۆم خۆ ئێستا لێی پرسم ئەڵێ کەی من یاری تۆ ئەی نەکشی شەتیوە و نەموڵکی لاشیوە و چۆم ئەی نەکشی شەتیوە و نەموڵکی لاشیوە و چۆم ئەی هیچیان هی کەس نین هاوشێوەی سێبەریمۆ ئەی هیچیان هی کەس نین هاوشێوەی سێبەریمۆ ئەو گۆرانیە تاسە بوو بۆ یەکەم جار ئاوازێکی عەرەبی و هۆنراوەی خۆمە پێشکەشە بە مەجلیسە جوانە بە تایبەتی بۆ کاکە شێروان بەریتانی و کاکە هەرێم بەریتانی کە لە ئەوروپا وەگەڕاونەوە کوردستان چاوە دڵی کەس و کاریان بوو هەر کوژین شێرە کورد